زانین ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە. ئێمەش وەکو میلەتێکی مسلمان پابەندین بە هەموو مەراسیم و بۆنە ئاینیەکان. لە ئێستادا کە ئەمڕۆ جەژنە پێما وایە دەبوو لە ناو خێزان و خانەوادە و کەسوکارمان بین و خەریکی جەژنانە بین، بەڵام لە کاتێکدا کە کۆمەڵێک لە هاوڕێیان و هاو هەڵوێستان و هاو نیشتیمانیانمان بەناحەق بە زوڵم لێکراوی سزا دراون و لە ئێستادا لە کونجی زیندانەکانن، بە قورسمان زانی لە نێو خانەوادەکانی خۆمان بین و خەریکی جەژنانە بین. بۆیە لە ئێستادا لە شەقامین، خەریکی ئەم گرتبوونەوەین و ئەم گرتبوونەوەیمان ئەنجامدا بۆ ئەوەی پاڵپشتی لە سزادراوانی بادینان بکەین، بۆ ئەوەی پاڵپشتی و دڵنەوایی خانەوادەکانیان بکەین. ئەلێرەوە ئێمە وەکو هاوڵاتیانی شاری کۆیە، وەکو چالاکانی مەدەنی، وەکو ڕۆژنامە نووسان، وەکو مامۆستایان و چین و توێژەکان یەکەم کەس جەژنە پیرۆزەی خۆمان ئاراستەی زیندانی کراوان و سزادراوانی بەناحەق دەکەین. جەژنە پیرۆزەی خۆمان ئاراستەی خانەوادە بەڕێزەکان و منداڵە چاوگەشەکانیان دەکەین. بۆیە لێرە هاوخەمی خۆمان دەردەبڕین بەم بڕیارەی کە دادگای تەمیز و دەسەڵاتی کوردی بەرامبەر بە سزادراوان پەسەندی کردووە. بۆیە لێرەدا ئێمە بەیاننامەکمان هەیە کە لێرەدا دەخینە ڕوو. وەک هەمووان ئاگادارن، دادگای تەمیز بڕیارێکی ستەمکارانەی دەرحەق بە دەستگیرکراوانی بادینان پەسەند کرد کە خراپترین و زاڵمترینی کاربەدەستان لە کاتی نزیکبوونەوەی جەژن و بۆنەکان بڕیاری لێبوردن بۆ تاوانباران دەردەکەن. بەڵام زۆر بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەو بڕیارەیان جارێکتر سەلماندیان کە زاڵمترین و ستەمکارترین سیستەمی حکومڕانی خراپترن. بۆیە لەم ڕوانگەیەوە داوا دەکەین هەرچی زووە بڕیاری ستەمکارانەی دادگای تەمیز دەرحەق بە دەستگیرکراوانی بادینان هەڵبوەشێنەوە و دەستگیرکراوان و سزادراوانی بەناحەق ئازاد بکرێن. وەک دەزانین لە ئێستادا جگە لە ناڕەزایەتی گشتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشێک لە وڵاتانیش وەکو ئەڵمانیا، وەکو بەریتانیا و تەنانەت یەکێتی ئەوروپاش بەیاننامە و ئیدانیان هەیە بەرامبەر بەم جۆرە لە بڕیاردان. بۆیە ئێمەش وەکو هاوڵاتیان جارێکتر داوا دەکەینەوە ئەم شێوازە لە بڕیاردان هەڵبوەشێنەوە و سزادراوانی بەناحەق ئازاد بکرێن و کۆتایی بەم زوڵم و ناحەقیە بهێندرێت. بەداخەوە ئەم لەم کۆتاییانەدا دیارە ئەم هەرێمی خۆمان کەوتۆتە بەر ئەژمونێک کە دەنجی ئازاد ناتوانێت ڕای خۆی دەربڕێت لە کاتێکا کە کۆمەڵێ هاوڕێمان لە سنووری ناوچەی بادینان بە کۆمەڵێک بیرروڕاوە بیرروڕای خۆیان دەربڕیوە دوای ئەوەی کە لە دادگا داوایان لەسەر تۆمار کراوە. دادگا بە شێوەیەک تەعاملی کردوکە هاوسەنجی یاسا لەگەڵ بربەرەکانی کردن بۆ ماف و ئازادیەکان بە پێچەوانە بوو. سەرڕای ئەوەش پێش دادگایەکردنەکە سەرۆکی حکوومەت هاتوۆتە سەرخەت کە بە شێوەیەک ئیدانێ بە شێوەیەک ئەوانە بکەونە زیندانەوانێ قسەکانی بە ئاشکار لە ڕاگەیانەکان دەرکەوت. ئەمەشی ئەهەمیەت و ماهیەتێک بۆ یاسا و قانون نایەڵێتەوانێ و لە هەمان کاتیشا ئەگەر ئێمە سیر بکەین حاکمەکان دابەژون بەسەر دوو تەوەردا بە ئاشکرا ئەمەش پێوەی دیارە حاکمەکانی شێتی ئەو حاکمەکانی پارتی کە 3-2 دەنجیانەدا ئەمەش ئەوە دەگەینە کە یاسا لەم هەرێمەدا سەروەری نییە. لە هەمان کاتیشدا لە کاتێکە کە کورد نەیدەتوانی لە هیچ شوێنێک دەنجی بڕوا، بەڵام لەم ئاخیریانەدا کە بوو بە هەرێمێک لە هەموو دنیادا کورد ناوی هەبوو، بەڵام بەهۆی ئەو ئازادیەوە ئەگەر سیر بکەین دوای ڕزگارکردنی حکوومەتی عێراقی هەرێم داوای دەکرام ئەزمونی ئێرە بۆ بەغدا بگوازرێت، بەڵام بەداخەوە دەرکەوت کە ئێمە ناتوانین بە شێوەیەک لە شێوەکان ئەزمموی دیموکراسی هەزم بکرێت لەلاەن دەسەڵاتدارانی هەرێمە. بۆیە ئەو بڕیارێک کە درراوە سەبارەت بە گیراوانی بادینان بە هەموو ئەو کەسانە و بە مامۆستا ئەمەلی شۆکەی سا لە زیندان هێشتا دادگای نەکراوە کارێکی ستەمکارانەیە کە یاسا بەرامبەری کردوون. دیکە لە ڕاگەیانەکان باسەکرێمەوە کە بە خۆشمان تا ڕادەیەک ئاگادارین دوور و نزیک سیاسیە کراوەتە سیاسی، ئەگەر نەکرابێتە سیاسی هیچ ئەوەیەک نییە و لە کاتی مرافعەکاندا کە بەڕێوە چۆ بە شێوەیەک دووە لە تەمیز قرارشکە دراوەکە ئەو بڕیارانەی کە داوێتی ئەوە نییە کە ئەوانە ئیدانە بکرێن و بە 6 ساڵ حکوم بدرێن.
دایە بەداخەوە ئەمڕۆ کە ڕۆژی یەکەمی جێژنە جگە لەوەی ئەم سزادراوانە لە ماڵ و عایلەکەی خۆیان بێبەش کراونەوانە کەشێکی سایکۆلۆژی زۆر ناخۆش باڵی کێشاوە بەسەر هەرێمی کوردستانە لە ئاسی ناوخۆیە بێئومێدیەکی زۆر هەیە لەم دەسەڵاتی حزب و تاگڕەوی کە لە ناو حکومەتی هەرێمی کوردستان ئێستا دەگوزەریەوە هەتا حزبەکانی بەشداربوو لە حکومەت بەیاننامە دەرەکەن فراکسیۆنەکان بەیاننامە دەکەن کە دژی ئەم تاگڕەویەن دژی ئەم تەداخولاتن لە سیستەمی دادوەریوانە ئێمە چاوەڕێمان دەکرد بەڕاستی هەموو دووەلی عالم کاتی خۆی ناوچێشی ئارامیان دروست کرد بۆ ئەوەی کورد لە ژێردەستی و زوڵم و ستەمکاری ڕژێمێکی فاشی ڕزگاری بێ بەداخەوە ئێستا فاشیەکانی کورد و شۆڕجێڕەکانی دوێنێ دێن ئێستغلالی ئەم وەزعی دووەلی دەکەن وانە بەڵام ئەوەی جێگەی خۆشحاڵی و ئەوەی جێگەی ئومێدا ئەوەیە بۆ ئەمەی خەڵکی کوردستان و بۆ چالاکوانانیش لە ناو زیندان باوا نەزانن زیندان کراون چونکە بە دڵنیایی وەک شێروانی دەڵێ ئازادی زیندانی ناکرێ ئەوان مرۆڤی ئازاد و بە ئیرادەن نوێنەرایەتی کۆی ویژدانی ئەم کۆمەلگایە دەکەن ئەوەی زۆر من دڵخۆشەکە ئەوەیە کە لە نەتەوەیەگرتوەکان تاک بە تاکی وڵاتانی ئەوروپی و ئەسکەندەناڤی و تەنانەت بەشێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بە قووەترین ناوەندەکانی جیهانی ئیدانەی ئەم بڕیارەی سیستەمی دادوەری و حکوومەتی هەرێمی کوردستان یەکەن و ئەسلەن هیچیان احترافیان نەکردووە بەمەوەیە سیرەکەی لە ئەنجومەنی ئاسایش ئێستا ئەمە بۆتە قەزیەی گیراوانی بادینان و مامۆستا بەرواری و هاوڕەکانی لە بودعێکی ناوخۆیی جگە لە بودعێکی ناوخۆی بودعێکی دووەلی وەرگرتووە ئێستا پرۆژە ئامادە دەکرێت بچێتە ئەنجومەنی پیرانی ئەمریکا با دەسەڵاتداران ئەو کەلکەلەی مێشکان بێن نەخوار لەوە واز بێنن کە بیانەوێ بە تاگڕەوی هەموو شتێکیان بۆ دەستێتە سەر ئێستا وانە ئێستا هەموو دنیا بەرگری لە هەندێک قیەمی ئینسانی و ئەخلاقی و گردونی دەکرێت ئەویش کە ئەم گیراوانی بادینان بەڕاستی نوێنەرایەتی دەکەن و ئەوەیە بۆیە ئێمە ئومێدمان زۆرە کە ئەم ئەتواری دەسەڵات کە ئێستا کردوەتی زۆر خراپ بەسەر خۆیانە دەشکێتەوە چۆن بە تاگڕەوی ڕیفراندۆمیان کرد و 150 خاکی هەرێمی کوردستانیان لە دەستدا ئێستاش بە حکمی تاگڕەوی و لاخەکردنی سیستەمی دادوەری دڵنیا بن خەتەری دەکەوێتە سەر حکمڕانیەکەی خۆیان و بنەماڵەکەشیان بۆیە ئێمە بێئومێد نین وەک چالاکوانن وەک خەڵکی هەرێمی کوردستان لێرۆژ پژگیریان دەکەین تا دو هەناسا زیندانیان بەتەنیان نین تەنها 10 کەس نین تەنها 7 کەس نین نوێنەرایەتی دەیان هەزار کەس دەکەن لە دەرەوەی ئەم زیندانە گەورەی کە ناویان ناو هەرێمی کوردستان زۆر سوپاس بە گوڵایە